ناوم ڕزگار مستەفا ڕەشیدە لە دایکبووی شاری سلێمانیم نزیکی 22 بۆ 24 ساڵە خەریکی هونەری خەیاتیم و پیشەکەی خۆ من زۆر خۆشەوێ و هیچ کاتێکیش لێی پەشیمان نیم. لە دوای ئەوەی کە قۆناغەکانی خوێندنم بەباشی بەڕێ نەکرد ئیتر لە بری خوێندنەکەم خومایە ئیشی خەیاتی. ئێمە هەموو ڕۆژێک ئیشەکەین، هەموو ڕۆژێک کارەکەین لێرە لە نوێی بەیانیەوە بۆ 7 ئێوارە بۆ 6:30 ئێوارە لێرین. کاری دوورین گۆڕاوە بۆ بە چاکردن، یعنی ئێسای پیشەکەی ئێمە زیاتر چاکردنە، چونکە گەنج بەڕاستی ئیشی جوانی ئەوێ و ئیشی دەقیقیەوە لە بەریا بێ. ئێستا ئەم هەموو شتە حازریانە هاتووە، یعنی بەس چاکردنی ئەوێ، ئەجنا لە ڕووی دوورینەوە ئیشی دوورین زۆر کەم بۆتەوە، بۆیە ئێمەش پیشەکەمان گۆڕیوە کردومانە بە چاکردن. پێشتر کراس مەدووری، پانتۆڵ مەدووری، جلی کوردی مەدووری، ئەم شتانم هەمووی دووریوە. گەنج حەزی لەمانەیە، یعنی حەز ناکات تۆ قماشێک بۆ من بێنێت 10 ڕۆژ 15 ڕۆژ چاوەڕێی دوورینەکەی بکە، حەزەکە کە پانتۆڵەکەی کڕی یەکسەر لە پیکە. زۆر دەمێکە ئەم یۆنانە کۆکەمەوە خۆشمەون. ئەو کەسانەشی کە هاتوون ڕۆژانە سەردانمانەکەن هەمووی کەسی دیاری ئەم شارەن و بێجگە لەوەش کۆمەڵی کەسانی تر هەر سەردانمانەکەن. ئەم وێنێژ وەکو ڕێزێک وەکو احترامێک بۆ ئەو کەسانە وێنەکانیانم گرتووە لە لای خۆم هەڵەمواسیون هەر بۆ یادگاری. لەگەڵ مامۆستا سابیر کوردستانیە، ینی زۆر برا دەربووین، زۆر تێکەڵ بووین، زۆر منی زۆر خۆشی، چونکە ئیود ئیشەکانت دقیقە، من زۆرم بەدڵە، یعنی بەدەر لەوەی کە ئەو نابینا بوو بەڵام لە ئیش و لەوانەیە زۆر دقیق بوو، ینی کە دەستی ئەیە لە دوورمانەکە دەستێ بۆ لە ئەیزانی خوار و خێچی لەشوێ یەکسەر ئەیدۆزیەوە. وێ لەگەڵ ئەوە یادگاریم زۆر بوو، زۆریشمان ڕێز و احترام هەبوو لە بینمانە. من ئیشە بۆ لێرە کابراوتێتی ئەو ئیشەم بۆ بکە بۆم نەکردووە، قەمسەڵی هێناوتێتی ئەوم بۆ چاکە بۆم نەکردووە، کە دوای بردوێتی بۆ ناکرێت و من ناکرێت لە بەرێ ئیشی تۆ داوایەکەی بۆ ئەو نابێت سەقەتە بێت. خەڵکی تر هەبوو ینی بردوێتی بۆ لای بۆی سەقەت کرد و دوای هێنایەتی بۆ لای متێتی وەڵای کاک ڕزگار ئەو ئیشە کە تۆ بۆت نەکردووە ئەمزانێت تۆ تااقەتی ئیشە نیە، بەڵام سێرم کردووە قسەکەی تۆ تەواو. تۆ من سپاس بۆخوا بەس قەرزاری خۆم، قەرزاری کەس نیم و هەر شتێکیشم بۆ هەر کەسێ چاکرد بێ و سەقەت بوو بێ بابێت پارەکەی ئێمە احتیادی بۆ لە لای من ئاوا ئیشەکەم، خوا لە خۆم ڕازیەکەم، دوو ویژدانی خۆشم ئاسووداکەم، نامێ ئەو پارە حرامە بێتە گیرفانم، چونکە من وا پەروەردە نەکراوم و من ئەمە شتێکی حەڵال بۆ خۆم پیاکەم.